ئێمە وەکو خاوەنی ئەم فرۆشگانە پار لە 2015 ئێمە لە زەرەراین، بەڵام پار ئێمە حانوتمان پارەی لە ساسەمانەوە حانوتمان گرتووە، حانوتەکان پارێکی زۆرمان هاوە، نزیکی 4 ملیار بەرەو سەرماناوە و لە مانگی یەکە لە مانگی 12 کە بایکۆ دەستی پێ کردووە وعدیان بە ئێمە کە قەرەبوومانکەنەوە، مانگی 12 وتیان مانگی یەک کتابێکی ترمان بۆکەن، لە مانگی یەکە کتابمان کردووە، مانگی 4 هاتووینەتەوەتیانە بڕۆن مانگی 8 وەرنەوە، لە مانگی 8 کتابمان بۆ کراوە کە قەرەبوو کرێنەوە، کتابەکەشمان پێ دوای پیشانی جەنابتانین، بەڵام ئێستا کتاب لە ئەنجومەنی لە وەزارەتی پەروەردەیە کتاب هێشتا نەچۆتە ئەنجومەنی وەزیران کە لە ساڵ 50 بۆمان بێتەوە، هێشتا جوابی کتابەکە بۆ بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی نهاتۆتەوە. ئەمان ئەڵێ قەرار کە جەنابی وەزیر و جەنابی بەڕێوەبەری گشتی وەزارەت کاگڕەکەس ئەڵێ ئێمە قسەمان لەگەڵا کردووە توانە ئەبێم ئیشە وەکو دووهۆک و هەولێر بڕوە وەکو ئەوان چۆن لە ساسەوەریان گرتوەوە ئەم ئێرێش ئەم محافەزانەی هەڵەبجە و سلێمانی بە قەزاونەحەکان و وابیرێتەوە، بەڵام ئێمە زەرێلێکی زۆرمان کردووە لە سنووری ئەوانە هیچ بایکۆتێ نەبووە، لە سنووری ئێمە 50 بۆ 60 ڕۆژ دەوام و بەعنی نی وەرزی تەواویش دەوام نەبووە. ئێمە ئەو داهاتەی کە پاروپێرار بە دەستمانەوە بووە نیوەی ڕۆبێکی داهاتەکەمان دەست نەکەوتۆتەوە، ئەم ساڵ داوای داهاتێکی شێوازی پارمان لێکەنەوە، ئێمە نیوەی ئەو داهاتەشمان بەدەستەوە نییە، یعنی نیوەی ئەرزی فرۆشتووە، نیوەی ئەگەر خانوویە بێ خانووی فرۆشتووە، سیارەی فرۆشتووە، هیچ شتێکمان پێ نەماوە، بۆیە داوا لە بەڕێز بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی یەکەین کە هاوکارمان بووە هەڵسێ بە کارەکانی و ئیشمان بۆ کاو فەرموو. ئەمە نووسراوەکەیە کە بەڕێوەبەرایەتی گشتی پشتگیری کردوین کە لە 150 بۆمان حانوتەکانمان بنەوە بۆ ئەم ساڵ لەبەر قەرەبووی وەزارەت لە گەرمیان لە 150 لەکەلا لە 140 پشت دەروانەیە لە 140 ناونەتەوە پار قەرەبوویەکیان بۆ کردوونەتەوە بۆ ئێمە نەکراوەتەوە تێگەن وەزارەت قەرەبووەکەی کردوەوە یینی خۆیان بووە، بەڵام بۆ سلێمانی هەر لەم زۆنەشایە وعدیان پێیاوین کە لە 150 مانەوە کتابی بەڕێز کاکنەژادە لە مانگی 8 ئەم ساڵا بۆی کردوین، جوابی ئەم کتابە نهاتۆتەوە، بەڵام ئەڵێ ئێمە بە شەفەیی ئەبێ پارەی لە ساسەبن، ئێمەشی توانایەتمان نییە و داوا لە حکومەتی هەرێم لە وەزیری پەروەردە لە بەڕێوەبەری گشتی لە حیزب لایەن لە هەت کەسێک کە بەرپرسە لەم زۆنەیە هاوکارمان بێت بە زۆنی ئەولاشۆ.